دیمەن ئەڵێم خەڵک گێتە ئەم هۆڵە وەرزشی و شتانە لە خۆی ئینێرجی و ئارامیەکی بۆ پیا بێ وای بە دڵنیایەوە ئێرە شوێنەکەشی زۆر جوانە شتێکی تریش کە زۆر سەرنجی منی ڕاکێشا ئەوەیە کە خانمانیش لێرە شان بەشانی پیاوان یاری لەش جوانیەکەن کاوە جێی دڵخۆشیە بێگومان تەوریم ڕۆژمان گفتوگۆکردن لەسەر هەمان بابەت زین گەنجانمان تا چەند گرنگیان بە لەژڕێکی داوە و سوودەکانی چیە چەند بۆ بە کللتور لە ناو گەنجانمانە بێگومان بایمە گفتوگۆی زیاتری لەسەر نەکەین باش بۆی قسە بمێنێ بۆ کاتێکا میوانەکانیشمان زۆر باش میوانên vê carê yên bernameya gencan e. Newa Mihemed li sala 1992 li Hewlêr ji dayîk bûye. Derçûya kulîjeya pizîşkî ye li Hewlêr. Newa pizîşka giştî ye. Diyar Mihemed li sala 1990 li Hewlêr ji dayîk bûye. Palawanê Laşciwaniyê Kurdistanê ye li sala 2017. Diyar rahînerê Laşciwaniyê ye. شیلان محیدین li sala 1990 li Mihabat ji dayîk bûye. Derçûya beşê ji mêryarî ye. Şîlan rahînera Laşciwaniyê ye. Rihend Huner li sala 2000 li Hewlêr ji dayîk bûye. Xwendekarê Peymangeha Hunerên Ciwaniyê ye li Hewlêr. Rihend yarîzanê Laşciwaniyê ye. بەخێر بێن هەموو لایەکتان بەخێر بێن خۆشحاڵین بە ئامادەبوونتان لێرە ئەمڕۆ لەگەڵ ئێمە بۆی کە گفتوگۆ بکەین لەبارەی گەنج و یاری لەش جوانی شیلان خان تۆ وەکو ڕاهێنەرێکی یاری لەش جوانی پێت وایە گەنجانی ئێمە ئێستا تا چەند گرنگی بۆ وەرزشادەن بەخێر بێن سەرچاو زۆر سپاس زۆر باشترە زۆر باشە شکر وەخوا زۆر باشترە ئێستا خەڵک زۆر هەوڵەدەن بۆ ئەوەی کە بڕۆن بە دوی ڕاضە و لەش جوانی و سلامەتی جسم خۆیانە ئەوە بەڕاستی جێگەی شانازیە جێگەی خۆشحاڵبوونە بۆ ئێمە کە لێرە زۆر خەڵکە بینین کە بە ئشتیاقی خۆیان بە کەیفی خۆیان دێنەقا ئەو دەست بە ڕاضاکەن ئەوانەی کە تێن بۆ دابەزین تۆزێ لە ئەوڵە قورسە بۆیان بێزارە بن مادووە بن بەس باشە ماگامان لێنە لە ڕۆی خۆمانە زانی یەکەم جار وەرزشی لەژڕێکی هاوت یان وەرزشی کوڕانە بەڵام ئێستا ئەبینین کە کچانیش بەشداریەکەن ڕێژەی بەشداری ئافرەتان تا چەنە لە میاریەیە زۆرە زۆر ینی جێگی دڵخۆشی خۆتە وەکو ڕاهێنەرێ پێی دڵخۆشی بۆ ڕێژەیە بەڵێ زۆر لەبەرەوەی کە بەوە تێگەیشتون کە ڕاضەی ئاسان و لەش جوانیەوانە بەس بۆ قەڵەوبوون و زەخمبوون و جسمێکی جوان نییە بۆ سلامەتیە بۆ ڕێکبوون جسمە تۆ چەند ساڵەکە ڕاهێنەری ئەو یاریەی 5 ساڵە 5 ساڵە هەست بە گۆڕانەکەی لە سەرەتای ساڵەکان تا لەگەڵ ئێستا بزانی ڕێژەی ئەو کەسانی کە بەشداریەکەن لە وەرزشەیە زیادی کردو یاخودنا زۆر زیادی کردووە زۆر باشتر بووە من ئێستا لە دەریش کە پێم دەزانم کە ئیشی ڕاضە و یاری ئاسنەوە شتان ناکەم پێمەڵێن زۆر حەزیان لێ دێنەخا دەست پێکەن دەست بە ڕاضاکەن ئێستا لە ئێمە لاعیبمان هەیە لە قاعە کە لە دەرەوە بەس هەنیان نەزانین ڕاضیش چییە ئێستا تونە سەخا لە هەموو شتێک ینی وازیان لە هەموو شتێک هێناوە ئەڵێن ئەوەڵ ڕاضەکەمان دوای ژیان خۆمان ئەوە شتێکی دڵخۆشکەرە کاک دیار چێن ئەوانەی کە زیاتریان گرنگی بە وەرزشی لەژڕێکیە ئێستا خەڵکەی زۆر لە وەرزش کردووە زیاتر ئێستا بەجێرەی تەمەەن نییە خەڵکەکە زۆری لەکە سنتەرەکان زۆر بوونە لەناو گەنجانە لەناو گەنجانە مەسەڵەن تەنها بۆ وەکو شیلاخانیش ئاماژی پێکرد بەس بۆ قەڵەویە یان بەس بۆ لەژڕێکیە یان بۆ تەندروستیە کۆمەڵی فاکتریە ئەوان زیاتر ئەگەر بۆم باسکی لە حەزەکەن مەسەڵەن بەڵێ لەبەر چ هۆکارێک یانێ بازە یاریزانێک دێن قەڵەون بۆی جسمیان ڕێکبی چەند یاریزانی شەیە دێتن خەڵکەکی زۆر دێ لە بەوەی بەشداری بتڵەکان بکە جسمی ڕێک بخە هەستەکەی بوو بێت بە کللتورێک یاخود بەڵێ زۆر پێشکەوتو ئێستا یانی تۆش وەکو شیلاخان دڵخۆشی بەڕێژ بەڵێ بە تاکید باش ئەو گەنجانەی کە دێن بەشداریەکەن لەم هۆڵی لەش جوانیانە تەنها لەبەرەوەی کە لەشێکی جوانیان هەبێ یاخود لەبەر تەندروستی خۆیاندا ناسەرەتا لە بۆ تەندروستی خۆیان اینجا بڕیار دەدەنیان هەوڵ دەدەن لە بەوەی زیاتر دسمیان ڕێکبی دسمیان جوانبی لە شولارێکی جوانیان هەبێ ئیمە سەرەتا کە دەست پێ دەکەن زیاتر کە دێن دەرێن ناو تیشێتی بڕێک دسمم جوانبی
باش. دوای زیاتر تەما ئەدەیگەری جسمی جوانتر دەبێت. تۆکێکی لە پاڵاوانەکانی ساڵی 2017 چی یەکەم جار وای لێ کردی دەست بکەی بەم وەرزشە و چۆن توانیت ببی بە پاڵەوانی مەسەرەن ئەو ساڵە؟ ئەمە لە 2007ەوە دەستم بە یاری لەژجوانی هەر ئەو ساڵش دەستە پێ کرد لە 2007 هەفتنی 10 ساڵ باشە 10 ساڵ ئیدی بەردەوام بووینی کۆڵمان نەدا زیاتر هەوڵ بدەیت شتی پێشترت لە پێشە باشتر دەست خۆش دکتۆرەنەوە ئەتوانی پێمان بڵێ کە یاری لەش جوانی چ سوودێکی هەیە لەلایەنی پزیشکیەوە؟ سەرتا دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم سپاس بۆ میانداریتان. بەڵێ بێگومان یاری لەش جوانی سوودێکی ئەرێنی و کاریگەری هەیە بەسەر جەستە و چالەکی ڕۆژانەی لەشی مرۆڤەوە. بۆ نمونە یەکێک لە خاڵە سەرێکەکان ڕێگریکردنە لە قەڵەو بوون. و خۆمان نەزانین سە قەڵەوی وەکو دیاردەیەکی لێ هاتۆ نەک هەر لە وڵاتی ئێمە بەڵکو لە وڵاتە پێشکەوتوەکان لە ئەمریکا لە ئەوروپا ڕێژەیەکی قەڵەوی زۆر بەرەو بەرزبوونەوە ئەڕوات. و هەروەها خاڵی دووەم پارێزگاریکردن لە نەخۆشی درێژخایەنەکان بۆ نمونە نەخۆشیەکانی بەرزە فشاری خوێنە، نەخۆشی شەکرا، نەخۆشی دڵ، بەرزبوونەوەی تەوری خوێن، ئەوانە هەمووی کاریگەری ئەرێنیان هەیە بەسەر ینی لەژێکی کاریگەری ئەرێنی بەسەر ئەو خاڵانەوە هەیە. هەروەها لانی دەرونی مرۆڤ پێم خۆشە ئەو لایەنەش لەبیر نەکەین بەس لایانی جەستەی بەڵێ لایانی دەرونی مرۆڤ زۆر گرنگە کە تۆ هەست بە ئەوواکەی لەشت تەندروست بێ لەش ڕێکبی زیاتر لایانی تەندروست بە پۆزیتیڤانە ئەگۆڕێت. هەروەها خەوێکی تەندروست خەوێکی تەندروست زۆر گرنگە بۆ بەرزکردنەوەی چالاکی ڕۆژانەی لە زۆر باشە. وەک پێشتر ئاگامان لێ بوو لەوانەیە خۆتان باشتر ئاگاتان لێ بەهۆی هەندێک هۆکارەوانێ ئەوترا کە ڕێژەی قەڵەوی لە کوردستانە بەرەو زیادبوو نەچێ. هەندێک کەسی شەیە خۆت پزیشکی ئەزانی کە پەنابەنە بەر نەشتەرگەری جوانکاری و دابەزاندنی کێش. ئەتوانین بڵین وەرزشی لەش جوانی جێگرەوەی ئەوەیە یان ئەتوانی بەبێ ئەوەی کە نەشتەرگەریش بکەی لە ڕێگەی وەرزشی لەش جوانی وانێت تۆ بتوانی سوود وەرگری؟ بەڵێ سەرتانە خەڵک باس بکەم قەڵەوی یەک هۆکاری نییە. ینی پێوتێ مڵتی فاکتۆریال ینی چەند هۆکارێک هەیە کە ئەمانبات بەرەو قەڵەوی بۆ نمونەیەکێک لە هۆکارە بۆ ماوەیەکان. بەڕاستی هەندێک کەس هەیە بۆ نمونە خۆمان بیستمانە ئەڵێ هەر خواردنە خۆم قەڵەو نابم. هەندێک شەڵە بە ئاویش قەڵەوە بم. ینی ئەو کەسە مەبەستی ئەوەیە کە هەر شتێک خوا پێی قەڵەوە بێ. ینی هەندێک خێزانمان هەیە لە بۆ ماوەیە هەیەە کە ئەندامانی خەزانەکانیان قەڵەون. و ئەوانە ئەبێ بە شێوەیەکی زیاتر ئەگەیان لە خۆیان بێ هەتاوەکو لە شولارێکی ڕێکن بەوەی وەرزشەوە خۆیان لاوازکەن هەتا ئەگە بۆ ماوەی چۆنە ئەبێ ئەمە باڵانسمان هەبێت لە بینی وەرزش و خۆراک. یعنی ناتوانم بڵێم بەس تەنها بە وەرزشیان بەس تەنها بە خۆراگیان بە نەشتەرگەری بڕینی گەدە و ئەو ینی کۆمەڵی کاریگەری لاوەکیە بێت لەسەر لەشمان. بۆیە من ئەمێ ئەوە بڵم ینی یەکەم شت ڕێکخستنی خۆراک، دووەم شت بە وەرزشکردن. ڕێکخستنی خۆراک پێکاتەکانی خۆراک زۆرن، پرۆتینە، چەوری، کاربۆهیدراتە، مایکرۆنیوترێنتمان هەیە، ڤایتامین و کانزاکانە. ئەبێ ئەمە باڵانسێکمان هەبێ بە شێوەیەکی گشتی کەمکردنەوەی چەوری کاربۆهیدرات، زیادکردنی پرۆتین و ڤایتامین و کانزاکان بە شێوەیەکی باڵانس لەگەڵ جوڵە و وەرزشکردن. ناتوانین بڵێن تەنها بە خۆراگەم تەنها بە باڵانسمان هەمووی خەی یەکن تاواکەری یەکن دەبی خەوت تەنزیم بی تاواکەرێک خەی شەیش باشتر لە ڕۆژ ئەو کەسانی ئەبێ خەویش ڕێک بکرێت. تۆ ڕاهێنەرێک شوانە چەند ساعتە خەوی لە ساعت چەنەوە بۆ چەند ساعت یەک هەتا هەشت هەفتونی هەشت. واتە تۆ وەکو گەنجێک لەوانە نی کە هەتا سێ و چوار بە خەبەر بیت و لەبەرەوەی ڕاهێنەرەکەم لەبەر وەرزشەکەت وای لێ کردووی کە خەوت چاک تۆکو ڕاهێنەرێ مانەزانی کاک ڕەنبا بینە لای تۆ وەکو یاریزانێک تۆ تا چەند گرنگیت بە لایانی خۆراک داوە و باڵانسی کە ئەمان باسیەکەن توانی دەبی پارێزی لەگەڵ وتەکە دکتۆرەمە زۆر قسەکانی ڕاستە یاری لە جوانی سەتا هەفتای دەتوانین بڵێن خواردنە سەتاسی دەمێنێتەوە ئەو یاریەکە دەیکەیت ڕێخستنی ئەوەکانە زیاتر بە میوە دەبی بە پرۆتینات دەبی بە کاربۆهیدرات دەبی بەڵام ڕێژەکەی دیارە چەند وەردەگری ئەوە زیاتر ئیشی کاتنێ دەزانین دکتۆرش لەوانە شارەزای لەسەر ئێمە تۆزێک نەوسنین و حەزمان لە خواردنی خۆشە ئەو خواردنانەی کە ئێستا خوڕێ مامۆساشیلان تا چەند کە کەسێک گێت بۆ یاری لە ژڕێکی ئێوە ڕێنوێنیانەکەن تاکولۆ خۆراکانی کە وەکو دکتۆرە باسی کرد دوورکەونەوانێ و ئەو خواردنە تەندروستانە خۆن کە کاک ڕەهەند باسی کرد وەڵای مەکە هەر دەست بە ڕاضاکەم پیانەڵێن پێتێن ئەڵێ مامۆستایمە بە چەند دابەزین ئەوە ناکرێ بە پێیان بڵین بە چەند دابەزن چۆن خواردن یعنی ئەوەڵ شتێک کە لە ڕاضۆ لە شتوانی گرینگە خواردن ناکە ئەبێ خواردنت چاکێ کە منیش لەگەڵ یانی پیانەڵێن بە ڕۆژاکە ئەوە بخۆن ئەوە بخۆن ئەوە بخۆن
دوایەوە لەگەڵ یە بە ڕاضەکەی بکەن ئەوانەی کە قەڵەون ئەبێ ئەو کار خواردنەکان ئەبێ واز لە چۆری و شیرینی بێنن بەڕاستی چۆری کایی شەکر بەڵام چۆری بە سوود ئەبێ وەربگیرەوە بەڵێ بەڵێ چۆری ڕۆیە بە چارەزات بێ بە ئەو شتانیشە بۆ خۆی هەر چۆرێکی تێدایە کە جسم پێویستی پێە لە ماسی تایگەر چۆری ماسیش زیانی نییە نا زۆر باشە بەس چۆری کە وەکو چۆری ڕۆن بێت ئەو شتانە بەڵێ باش دکتۆرە خان شتێک هەیە لە توژینە پزیشکەکان هەندێک جار ئەومانان باز دەواکەن ئەو نەخۆشیانی کە مرۆڤێک لە تەمەنە لە کۆتایی تەمەنەکانی تووشەبێ پەیوەندی بە گەنجەتیەوە هەیە بوونی وەرزشی لە ژڕێکی تا چەند هاندەرە ئێساگە ئێمە گەنجین یان گەنجانمان ئەگەر دەست بکەن بەو کارە بۆ وەرزشی لە ژڕێکی تا چەند سوودمەند ئەبن لە داهاتووە لە ڕووی تەندروستیەوە بەڵێ بێگومان کاریگەرێکی ئەرێنی ئەبێت لەسەر تەندروستی لە کاتی بەساڵاتون بۆ نمونە توێژینەوەکان دەریان خستۆنەک هەر لە کاتی گەنجی بەڵکو ئەو خۆراکانی کە لە منداڵیشەوە وەرەگری کاریگەری هەیە لەسەر گەنجی و هەروەها لەسەر پیری لە تەمەنی پیری هەروە ینی کاریگەری لەسەر زیندە چالاکەکانی لەش هەیە کاریگەری لەسەر نەخۆشی درێژخایەنەکان بۆ نمونە لەوانەیە ینی هەندێک کەس هەیە ئەڵێ ئەمە لە بۆ ماوەیە نەخۆشی چەکرەمان هەیە یان نەخۆشی بەرزەفشاری خوێنمان هەیە من هەر بخۆم بەکەی خۆم خواردنە خۆم و خۆ هەر تووشە بم بەڵام شتەکە وانە بەڵێ ینی وانە لەبەرەوەی تو هەر تووشەبی بۆ پارێزگاری ناکەی کاتی توشبوونەکە دوا بخەی بۆ نمونە ئەگەر تو هەر تووشیش ببی با درەنگتر توش ببی هەنێک کەسی شەڵێن گەنجم کێشە نییە هەر شتێکیش بخۆم زیانی نابێ بۆم ئەو شتەش هەیە شتێکی تریش هەیە بۆ نمونە لەشی ڕێکە ینی کێشی قەڵەو نییە قەڵەویش نابێ بەڵێ ئەڵە خۆ من قەڵەو نابم پێویستم بە لەژڕێکی نیە بەڵام پێویستی خۆ بە تەندروستی هەیە پێویستی بۆ یەکە لە شێکی تەندروستی هەبێ تۆ ئەگەر بە قەڵەویش نەبی بەڵام کە هەر چاوری و شیرینی خوارد و جوڵت نەکرد ئەوە هەمووی لە ناوەکەی جسمت کاک دیار ئەو کەسانی کە دێنە هۆڵە وەرزشیەکان ئەو گەنجانەی کە دێن و تازە دەست بە یاری لەش جوانی ئەەکەن ئێوە تا چەند هاوکاریانە بن بۆ ئەوەی کە فێریان بکەن چ وەزنێک لە سەرەتاوە هەڵگرن چ قورساییەک و چۆن هەڵیگرن چونکە ئەگەر بە نەزانی ئەو یاریە ئەنجام بن زیانی ئەبێ بۆ لەشیان وانیان لە جاتیەوەی سوودی هەبێ زیانی هەبێن ئێستا ئەو یاریزانانی کە سەرەتا دێن تەمرینێکی گەمەش خەفیفیان هەیە وە لە هەمان کاتیدا دەڕیبەکان لەگەریانن لەوەی غەڵەت نەڕۆنیان توش ئیسابەی نەبن حالێکی وا هەیە توش دەبی لە بۆی بەبێ پرس بە خۆی گەمەی دەکات یاریزان هەیە دێتە ناو قاعدە درێم لە سەپۆرس و گەمەی خۆم گەمەی دەکەم ئیمە مامۆستایەکان یارمەتی دەدەن بەس لە هەمان کاتدا هەر غەڵەت دەڕۆ یەک شتی تر هەیە کاک دیار ئێستا گەنجانمان من دوێنێ شەو لە بەحس و سێرچە قسەشم لەگەڵ چەند کەسێک کاکرد کە یاریزان بوون وەکو کاکەڕەند ئێوەمانان ئەوە ئێمە یاری شەکەین و نێرگەلەشە کێشی زۆر خراپە جا میسمەوە پرسیار لە تۆ بکەم خۆ نێرگەلە و جگەرە ناکێشی زیانەکانی چی ئەگەر بتوانیت پێمان بڵێ بۆ یاریزانی لەش جوانی تااقەتت زۆر کەم دەکات پشتی تەنگ دەکات لە ناو گەمەی نەفەست نایلی هەناسەت کەم دەکات سیزمونی ماسکان ڕاز دەکات ینی تۆ جگەر و نێرگەلە ناکەیت کاکڕەهەند تۆ ماوەی چەند ساڵێکە یاریەکەی ماوەی ساڵێک و 6 مانگە ئەتوانی پێم بڵێ کە لەسەر تا چۆن بوو بۆت قرس بوو نەتیجەت ئەبینی نەتەبینی ئەگە باسی هەموو شتێک ئەگەر بە هەوڵ مادوبینەکی بەڕاستی لەگەریبی ئەنجامەکی باشی دەبێت بەس بەڵام ئەگەر ینی ستێ باستەبی کە شەوانە سوودەکی وای نابێت تۆ چی وای لێ کردی دەستکەیت بەم وەرزشە سیسی و زایفی سەرەتا کێشم 30 کیلوگرام پێتوانێ و کەسانی کە قەڵەون و ئەیانەیە کێشیان داوەزێن باشە مامۆستا شیلان ئێستا کۆمەڵشتمان گوێ لێ بوو کە وەرزش واو لێ ئەکا بۆ منە خۆراکی باش بێ دوورکەیتۆ لە نێرگەلە و لە جگەرە و کۆمەڵشتی زیان بەخش ئەتوانین بڵێن وەرزشی لە ژڕێکی بەرنمەیەکی باش و تۆکمە بۆ گەنجێدا ئەنێ لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ژیان و داهاتوویەوە کە تەواوی ژیانی بە لەشێکی تەندروست و باشەوە بەسەر بەرێ ئەگەر بەردەوام بێ لە سەری بڵێ بەس ئەگەر بەردەوام نەبێ لە سەری و وازی لێ بێنێت و هەستکا کە بێزارە بێ ڕاضی ئاسن تۆزێ زۆرە لێ بێزارە بیت ئەبێ واوا بزانام تااقەتێکی باشی شێوێت لەبەرەوەیە کاتی باشی کاتی دەوێت تااقەتی دەوێت بەسە بێ بزانی چۆن ڕاضاکێ ئێمە یاریزامان هەیە دێتە ئێرە هەر لە ئەوڵ دەست پێکا وەزن قورسی لێ ئەدات دوایەوە تووشی نەخۆشی نەبێت هێسکی ئازارە بینێ فەقەراتی ئەو شتانە تووشی ئەبێت
وازی لێ هێنێ بێزارە بێ لێ بەس ئەگەر بە مەزبوطی بڕواتە پێش باش. هەر بە جدی دەست بە تەمرینکە ڕاضی ئاسن شتێکە کە ناتوانانی وازی لێ بینی باش. خۆشترین ڕاضی و باشترین ڕاضی بەس ئەگەر بزانی چۆن بەکاریێنیت و چۆن تەمرینەکە لەسەر دکتۆر خان تۆ باس لەوەکە کە لە ڕوو دەرونیوان یاری لەش جوانی زۆر باشە ئەبینیت ڕۆژانە پێم وا بێت کە هەمومانە بینین بێهیوایی تا ڕادەیەکەیە بەداخەوە ڕەشببینی هەیە لە ناو گەنجانمانە خەمۆکی هەیە تا چەند وەرزشی لەش ڕێکی ئەتوانێت سوودی هەبێ بۆ گەنجێک لە ڕووی فکریەوە کە وای لێ بکە گەشببین بێ هۆکاری سەرەکی قەڵەویەک باسم کرد بۆ نمونە کەسێک ئەبینێکە لە شولارێکی ڕێک و جوانی نییە و قەڵەوە لە چاو هاوتەمەنەکانی ڕەنگە هەندێک کێشەی جوانکاری بۆ دروست کرد بیان لە پۆشینی جلوبەرگ ئەوە کاریگەریەکی نەرێنی هەیە لەسەر دەرونی ئەو کەسە لەوانەیە ببینێ بەتەمەنتر دیارە لە تاو هاوتەمەنەکانی خۆی یان لەوانەیە هەندێک کەس ڕەفیقایەتی نەکات بەهۆی شکل و شێوەکەی بێگومان کاتێک ئەو کەسە تووشی تانە ببێتەوە بەڵێ تووشی تانە ببێتەوە وەریان خود ناوی لێ بنێن بالضبط ئەوەش هەروەها ینی قەڵەوی ئەبێتە هۆی تێکچوونی هۆرمۆنەکانیش وەک هەمومان نەزانانی ینی تێکچوونی هۆرمۆنەکانیش کاریگەری لەسەر مود و لایانی دەرونی کەسەکان هەیە بۆیە بە وەرزشکردنێکی ڕێک خۆراکی تەندروست جوڵەیەک باڵانس بە وەرزشکردن مەبەستم بەس یەک جۆر نییە ینی بەس جیم نییە لەوانێ پیاسەکردن یان مەلەکردن یان چوونە دەرەوە بۆ ماوەی سەعاتێک ڕۆیشتن ئەوانە هەمووی کاریگەری ئەرێنیە بێت لەسەر لایانی دەرونی کەسە دەستخۆش ئێستا ئێمە ڕای کۆمەڵی گەنجمان وەرگرتووە پرسیاری ئەومان لێکردوون کە ئایا یاری لە جوانی تا چەند گرنگی بە یاری لە جوانی ئەدەم با پێکە و گوێبیستی ڕای گەنجەکانمان ماوەی ساڵەکە یاریەکەم هەم بۆ تەندروستی خۆم و هەم بۆ لەش جوانی بۆی تووشی کێشی زۆر نەبم و جسمێکی جوان و تەندروستم هەبێت من وەکو خۆم حەزێکی زۆرم هەیە بۆم وەرزشە ئەوەی کەیت ئەم وەرزشەکات هەیە زیاتر بۆ دابەزاندنی کێشێتی و هەشایەت لەشێکی جوان و تەندروستی هەبێت وەرزش گەلێکی گرنگە بۆ مرۆڤی چ بۆ کۆڕی بیت چ بۆ کچێ بیتن ئەوەلاً ڕێکخستنەوە لەشی ڕێکوپێکت دکات یا دوێ لەشی قوت تێخیتن یا سێ بوو تەندروستی و بۆ دەرونی گەلێکی باشە بۆ ئەوانەی کە کێشەی کەم خەویان هەیە کە یا کەم خۆراکی ئەتوان یاری لە ڕێکی بکەن بۆ تەندروستی ئەتوانن بیکەن وەرزش بۆ سۆخلامی و مرۆڤە یعنی بۆ هەمی کەسا هەوجە بۆ زۆروکە بۆ یعنی وەرزش تەمەنە نۆنیاسید بۆ هەمی تەمەنەکە بێت هەبی چونکی یعنی بۆ سۆخلامیۆ جسمی مرۆڤە بۆ یعنی کو مرۆڤ پەید بیتن چه ئەوێت مثلا ناسۆخ بن یعنی بێنە وەرزش دێ سۆخلامیۆم باشتر بید یعنی خودی بۆ قوەتی بۆ تەندروستیە توزانی جیحێلی ینی بوو من خۆشە ئەو تشتی هەند کرد ریاضە باشە ینی وەرزشی گەلک باشە بۆ ما بۆ مەزنە بەعمرێژ یاری لە جوانی هەموو مرۆڤێکە دەست پێەکە ئەگەر بە بیرون ڕای من بێ و بە بیرون ڕای هەموو وەرزشکارێک بێ یەکەم جار بۆیە کە یەکەم خاڵ بۆیە کە تۆ باری دەرونی و باشترەکەی دووەم خاڵ ئەوەیە شەڕ لە گەڵ نەخۆشیە درێژخایەنەکانەکەی سێم خاڵ ئەوەیە کە تۆ توانای جەستەیی و چالاکی و زیادەکەی و نەفسیانجی مرۆڤ مرتاحتر من پشتی مرۆڤ تەمرینێت خودکاتن و خود تەمرین وەژیدا مرۆڤ گەرە خۆشترە مرۆڤ مرتاحتر لێ دەدەن و بۆ سەحاتێژی باشە بۆ جسمی مرۆڤی بۆ جوانیەژی بۆ چوونی گەنجەکانمان بینی کاک ڕەهەند با لە تۆ دەست پێ بکەم و یینە سەر بابەتێکی تر خۆ دەزانی لە ناو ئەو کەسانی کە وەرزشی لەش ڕێکیەکەن بابەتی تاوکەری خۆراکیەکانەیە پرۆتین و دەرزی ئەوانە تۆ خۆت هیچ لەوانە بەکارێنی سەرەتا ئەمانە دەبێتە دوو بەش تاوکەری خۆراکی جودای لەگەر هۆرمۆنات تاوکەری خۆراکی پرۆتین دەگرێتەوە BCA ئەمینۆ ئەمانە لەو کەسانە بەکاردێک بیدایەت دەست پێ دەکەیت خواردنت باشە ئامانجەکتێ دەتەوێت مەسەلەن زەخم و گەورە بێ ڕاتوانە و ئەوانە بەکاردێنیت سەرەتا خواردن دەخۆی تا حدێک بەسە دەکەوی ستێپەکان بەسە دەکەوی ناگەیتەوە ئامانجەکەمە بەستە لێرە دەبیت بکەیت دەست بە سەپلمنتە دەکەیت پێیت لە پرۆتین بیسای و ئەمینۆ
من خۆم ئەوانە بەکارناوە بەڵام بە هیچ شێوەیەک لەگەڵ بەکارێنانی دەرزی و هۆرمۆنات نیمە. تۆ کامیانە بەکارێنەوە؟ سەپلمنت پرۆتین بیسێ ئەمینۆ. گەنج هەیە کە هۆرمۆناتی بەکارهێنا بە دەرزی و دەرمان و ئەو شتانە؟ هەیە لە قاکەم بە شێوەیەکی بەرچاو هەیە بەڵام بەکاریهێنن ڕاهێنەرەکان هەمیشە ئامۆژگاری و کەسان دەکەن بەکاری نهێنن. بەکاری نێ باش. دەرزی و هۆرمۆن. زۆر باشە. دکتۆرە خان تا چەند ئەم هۆرمۆن و تاواکەری خۆراکی کە ئێستا باوە دەرزی هەیە وەکو کاگڕاند کۆمەڵ لە شتانی باس کرد ئەو مادانە تا چەند زیان و سوودیان هەیە بۆ لەشی مرۆڤ. لەمە لەسەر هۆرمۆناتەکان قسە بکەم یەکەم جار بەڕاستی زیانێکی زۆری هەیە بۆ لەشی مرۆڤ. بۆ منە خۆمان نەزانین هەر مادێک ئەچێتە لەشی ئێمەوە بە جگەرە تێپەڕۆک و فیلترێشن جگەر و گورچیلەکانمان. بۆیە زۆربەی ئەو کەسانێک کە دەرزیان بەکارهێناوە هۆرمۆناتیان بەکارهێناوە کاریگەرێکی زۆر نەرێنی لەسەر جەرگ و گورچیلەکانیان بەجێهێشتووە. بێجگەلەوەی هەندێک کەس هەیە یاری لە جوانیش ناکەن بەڵام کێشیان کەمە ئەوێ بەهۆی هەندێک حەبوو کەپسولەوە لەشی خۆیان زیاد بکەن. وەکو لە ڕێکلامەکانەڵێ ئەوە هیچ کاریگەری زیانی لاوەکی نییە. ڕێکلامەکان واڵە ڕێکلامەکان واڵێ ڕاستیەکە بەڵام لە ڕاستیە وانە لەبەرەوەی بە حکمی ئیشەکەی خۆم زۆر نەخۆشمان بینیوە کە هۆرمۆناتی لەشی زۆر زۆر تێکچووە. هۆرمۆنی کۆرتیزۆنێکە کە لەو هۆرمۆنانی کە جسمی خۆمان سروشتی هەیەی بەڵام لە ڕێژەیە کە لە ئاستی خۆی زیاتر بێ زیانمان پێگەینی. زۆر نەخۆشمان بینیوە کە بەهۆی زیاد خواردنی ئەو حەبانەوە تووشی کاریگەری لاوەکی بۆ تووشی نەخۆشی درێژخان و تێکچوونی هۆرمۆنەکان بووە. یەکێک لەوانە بەرزەفشاری خوێن هەروە نەخۆشی شەکرەش. دەستخۆش کاک دیار تۆ وەکو ڕاهێنەرێکی وەرزشی لەش جوانی تا چەند یارمەتی و گەنجانادەن کە دەست پێەکەن بە یاریکردن بۆەوەی کە ئەم سەپلمنتانە بەکار بهێنن یاخود دەرزی و دەرمان و ئەو شتانە ئایا ئێوە ئاگاداریان پێدەن هۆشداریان پێدەن کە کامی بەکاربێنن کامی بەکار نەهێنن؟ سەرلاعیب سەرەتا کە دێ نسعەتی دەکەی پێ دەرێ کە چەند مانگەکە یاری دەکا پێ دەرێ پرۆتینی بخواساییە یان ئەمینۆی وەگرە دوای چەند مانگ لە دوای 2 مانگ 3 مانگ دەتوانی وەریگری بەس ئیمە کە پێی دەرێ هۆرمۆناتی بەکارمێنە یان خراپە باش نییە لەکنێت و نایەتەکنێت و دەرێت و باش نیە دەستەکەن یەکەشکە و پاشان تووشی مشکلی دێ بێجا پرسی هەردەوەری جسمی دەبتەزیب کە دەنجی دەگۆڕێت تووشی سەرەتان دەبی کاتێککە ئەو هۆرمۆنانە بەکارهێنن وایان لێدێ مەبەستم ئەوەیە کاتێکە گەنجێک تازە دەست بە یاریەکە هەتا 2 مانگ نابێ ینی 2 مانگ 3 مانگ پرۆتین مەبەستم پرۆتین نەیخوا باشە نەیخوا باشترە بۆچی؟ لەبەوە دسمی خۆی باشترە جوانتر گەشەی دەکات ئەخی ناتوانانی هەر دسم کات دڕیازێک هات بەس بە پرۆتینی گەورەکەی باش یەک شت هەیە من خۆشم یاریزانی پێشتری دەرجوانی بەڵام ئیتر ئەوانەی کە ئەچن ئەو یاری و حەزەکەن بە پەلە جسمیان لێرکانە تەمرینی ئاسینی بڕک عسوودە دەتەوێت زوو هەوڵ بدەی وشی بەرامبەرەکەت لێوێ زوو جوان بی باشە مەبەستم لەوەی ینی ئەو شتە ناو هەموو گەنجێکە هەیە یاریە بکە زوو حەزەکە کاریگەریەکەی بەسەرەوە دەرکەوێت تۆ شتێکم پێ بڵێ بۆ گەنجان بۆی کە بۆ شێوە بیر نەکەنەوە یعنی ئایا ئەگەر بە پەلە بیانوێ خێرا هەندێک هۆرمۆنات و دەرزی و نازانیاری قورسایی زیاتر بکەن زیانی ئەبێ یان زووتر بە ئامانجەکەی دەکات بەڵام لە هەمان کەدا شکست دێنێ تووشی نەخۆشی دەبێت تێک دەچێ ئەو دسمە تێک دەچێت یعنی هۆرمۆنات دیمان یعنی زیانی ئەبێ بۆ زیانی لەباتوی کە باش واتە بۆ ماوەیەکی کورت خۆشحاڵتەکە بەس دوایی زۆر ئەگەڕێتەوە دواتر زۆر چاکە شیلان خان ئایا خانمانیش ئەتوانن جسمیان وەکو پیاوان لێ بکەن چکە شتێکم بیست و ئەڵێن مەسەن خانمان ئەو هۆرمۆنانیان نییە هەرچەندیش هەوڵ بدەن جسمیان وەکو پیا و گزل و هەمووی نابێت عەزەڵات ئایا شتە ڕاستە سپاک دروست ناکەن نا دروست دەکرێ بۆ دروست ناکرێت دروست دەکرێت بەس وەکو جسمی پیاو نییە جسمی ئافرەت فەرقی هەیە بە تەمایشت پێ وەکو پیاوان لە خۆت بکەیت دیسان ئەوەیش هەر هۆرمۆن بەکاربێنیت و دەرزی بەکاربێنیت ئەو خانمانە کە ئەیان بینین لە سوۆشیال میدیا یاخود لە تیڤیەکان وەکو پیا و عەزەڵاتیان هەیە و زۆر گەورن ئەوانە هۆرمۆنیان بەکارهێناوە بەڵێ یعنی بەڕایتەوە باشیان خراپ ناخراپە باشە چی بۆ کچانە ئەڵێ کە ئەیانوێ یاری بکەن یاری لە جوانی بکەن ئایا یاری لە جوانیمان هەیە بەس بۆ لە جوانی خۆی پێویست ناکە خۆمان وەکو بزەلامان لێ بکەین و وانە خانمان بە ڕێکێتی جسمێکی ڕێکی خۆیان و خانمانێ خۆیان پیاوانیش بە جسمێکی ئاخرەسەر باوە یان لابردنی چۆری و هەندێک ئەوانە پێویستە لابردنی چۆری خۆ ئەوە نییە کە ئەبێ جسمیشت زەخم بێ لەگەڵی جسمێکی ڕێکت پێ
من بیستمە بۆ قەڵاوکردنی دەموچاویش یاری بکریانی ئایا بەڵێ هەیە ئەوەش وایە هەیە ریاضی ریاضی دەموچاوەیە دڵنیاییەوە باشە کاکڕان جیاوازی هەیە لە نێوان فیتنس لەگەڵ بادی بڵدینگ بەڵێ جیاوازەش زۆر و ئەمەشیان دوو بەشە یاری لە جوانی لە دوو بەش پێک دێت فتنس و بۆدی بڵدینگ فتنس زیاتر ئیتمامە بەشی سەرەوە دەدەیت وەگەوەی لە خوارەوە بەڵام بۆدی بڵدینگ هەر لە ناوەکەی دیارەوەتە هەموو بەشت ماسوولەکان گەورە و بەهێز دەبێتن تۆ هەردوو وەرزشەکە ئەەکەی فتنس باشە فیتنس چی پێبەخشی فیزیک فتنس ژیانێکی تەندروست پێ دەبەخشێت و لە ژولارێکی جوان پێ دەبەخشێت و وەروە لە هەما کات دەروونیشت ئارام دەکات دیاری لە جوانی بێزگە لەوانە دکتۆرۆش باشتر لە شتە بزانێت پلان هەیە بەردەوام هەموو کەسێک لە ژیانی ڕۆژانەی فشاری زۆری لەسەرە ئەگەر ئەم یاری نەکات بە تووڕەبوون دەری دەکات بە شەر دەری دەکات بە هەر شتێک بێت ینی وەڵامی دەداتەوە بەڵام کاتێک یاری لە جوان دەکەیت تۆ بۆ ینی ڕێژی تۆ بە قورسایی هەڵکرد ئێتەما هەم کەسێک وایە بەوان هەڵ دەری ڕێژەی پاشان تااقەتی شتێکت نابێنە بە شەر بێنە یەخەکە زۆگرینە شتێک هەمووی بە یاریەکە دەڵ ئارامگرتنیش باشە باشە کاکڕەهند یاری و لە جوانی وای لێ کردووی کە ژیانێکی وەکو بڵێ ڕێکترت بۆ خۆت دانابێ کاتی خەوت دیاری کراوبێ کاتی خواردنت دیاری کراوبێ ژیان خۆ پێویست بە پرۆگرامات دەبی پرۆگرامت هەبێت ئەگە یاری لە جوانی نەبی پرۆگرامەتەکان دیار نابێت هەمووی تێک دەستن یاری لە جوانی سیستەمی خۆراکت دیارە سیستەمی کاتی دیارە سیستەمی خەوت دیارە ئەنی هەموو شتە ژیانی ڕۆژانت پرۆگرامەتەکان دیارە کاتی خۆی باش کاک دیاری زیاتر ئەو کەس ئەو گەنجانەی کەیان بۆ وەرزشی لەژڕێکی کام جۆرە وەرزشیان جامێن ئێستا زیاتر هەموو ڕووی لە فتنس کردی لە فیزیکی کردیە لە فتنس لە فیزیکە کامیان باشترە ئێستا لە ناو گەنجان زیاتر فیزیک باوە ئەمە لە ڕۆ باوەکەی فیزیک باوە لەبەرەوەی زۆر کەس عەزی لە زەخامە و برندی نییە لە دەسمێکی باریک و جوان فتنس بگیر کەواتە لەلایەن کوڕان و کچانیشەوە هەردووکی فیتنس هەڵەبژێرن کچ و کوڕێستا هەمووی هەر باش دکتۆرە خان کام لە وەرزشانی کە ناوەرزشی دەشتوانیە لە فتنسایان بۆ کێش دابەزاندنیان هەندێک کەسەیە بەس دەشێکی ڕێک و جوانی هەبێ فتنسی هەندێکی باڵێ هەندێکیشیانەوە گەورە بن کامیان باشترە ئەوە کێتەوە سەر کەسەکان ینی هەندێک کەس هەیە وەکوتت لە شولارێکی لاوازی هەیە ئەوێت لە ڕۆ تەندروستیەکەەوە ئەڵێم یعنی هیچ ئەتوانین بڵێن یەکێکیان تەندروسترە لەمەیان تێنێگەشتم باشە بەس هەریەکە ینی هیچ مشکلەی نییە بەزەوە خۆی خۆی عەزی لە زەخامەیە و عەزی لە فیزیک حەسەب لەشی کەسەکان ینی مەبەستم باش زۆر باش زۆر چاکە شیلان خان ئەمە ئەو پرسیارە لێ بکەم کاتێکە خانمان دێن کێشێکی زۆریان هەیە و بەهۆی یاری لە جوانیە ئەو کێشیان دائەوەزێنن ئایا دوای ئەوە پێویستیان بەوە ئەبێ کە واتە پێستیان شلە بێتەوە پێویستیان بە نەشتەرگەری ئەبێ یاخود ئەگەر بە ریاضە وەزنیان دابەزێنن پێویست بەوە ناکەن ئەگەر بۆ دابزانن لەشیان دێنەقا ئەبێ ئەوڵ کاردیۆیان باش پێ لە ئەوڵۆ چەندمان ئەوڵە بێ سەعاتی کاردیۆکانیان زیاتر بێ لە کنار کاردیۆکانیانە ئەبێ ریاضی ئاسن بکەن لەبەرەوەی کە چۆری دەسووتێ جسم پێسی شلە بێتەوە کە ریاضی ئاسنەکەکەی لەگەڵی وەزنی لێ ئەدەی نایەڵێ جسمت شل بێ پێست شل بێ جسمت پێست داکەوێت هەم لە تەنیشت زعیف بوونەکە تا لاواز بوونەکەتە ئەتوانی جسمێکی توندیشت کەواتە ئەگەر بە یاری لە جوانی وەزنیان دابەزێنن پێویست بۆ ناکە دوایەوە نەشتەرگەری توندکردنەوەی پێست ئەنجام بن نا ئەگەر لە تەنیشتی ریاضای ئاسانیان بێت ناهیچ بی بە ئاسنەکەی توندی پێوە زۆر باشە دکتۆرە خان باشترین کات بۆەوەی کە مرۆڤێک گەنجێک وەرزش بکات چ کاتێک خۆی ئەوە ڕێجیاوازی لەسرە لە ڕووە تەندروستیەکەیەوە باسیکەم باشە لەبەرەوەی توێژنەوەی زۆرەکرێ خۆتەزانی لەسەر وەرزشکردن و چ کاتێک و چەند خولێک بکرێ ڕۆژانە بەڵام وەکو بە شێوەیەکی گشتی سی خولێک بۆ سعاتێک ئەنی بۆ یەک کاتژمێر وەرزشکردن ڕۆژانە بۆ ئەو کاتی کە یاری بکەم من ئەو کاتی یاری بکەم تێگەشتم هەندێک لە توێژینەوەکان ئەڵێن بەیانیان دوای لە خەو هەستان پێش ناخواردنی بەیانی لەبەرچی لەبەرەوەی ئەو کاتە گەدەت بەتاڵە هیچ خواردن نەخواردووە سەرەکی وزەی سەرەکی لەش لە چاوریەکانەوە لەشت سەرفێکە ئەو کاتە باشترین وەختە بۆ وەرزشکردن بەڵام دواتر چیان کرد سێ گروپیان هێنا گروپی یەکەم بەیانیان وەرزشیان کرد پێش ناخواردن گروپی دووەم 4 بۆ 5 دوای نیوەڕۆ گروپی سێم 8 بۆ 9 شەو بۆیان دەرکەوت ئەو کەسانی کە ئەنەوەی کەشیان دابەزێنن جیاوازیەکی وایان بەدی نەکرد لە نێوان ئەو سێ گروپە بۆ دابەزاندنی کێش بەڵام ئەو کەسانەی کە بەیانیان وەرزشیان کردبوو
لە ڕووی چالاکی و کاریگەری ئەرێنی دەرونیەوە وزە و چالاکی باشتریان هەبوو لە دوو گروپەکەی تر باشتر سوودیان بەڵام ئەوانەی کە شەو وەرزشیان کردبوو ئەوانە زیاتر هەستیان بە ماندووبوون و شەکەتیە کرد و چەند کاتژمێرێک زیاتریان پێویست بوو هەتا زیاتر بخەون وەک لەوانەی کە بەیانیان وەرزشیان کردن ئەنی بە شێوەیەکی گشتی وەرزشکردنی بەیانیان بە باشترین کاک دیار تۆکو ڕاهێنەرێک ڕاچیە چ کاتێکت پێ باشە بۆ ئەوەی گەنجانمان وەرزشی تیا بکەن ئێستا بەخۆی زیاتر لەگەل لە بە ڕۆژشاقی بیلۆدا بەزاندنی کێژوی بەیانیان باشە بەیانیان باشە لەبەرەوەی کە برسیانە و چاورێکە بەتاکید وایە چاوری دەستی ئەگەنا ئاساییە وەختی 4 لۆ 5 بی هەفتی وارێبی هەشتی وارێ گەنجانمان تۆ خۆت ڕاهێنەری زیاتر چ کاتێک لۆدێ لەسەرە یعنی ئەبینی کە زۆرێک لە بەکارهێنانی کە یە نەقاعی ئاسن و ئەوی وەرشاکەن زیاتر لە چ کاتێک لە سەعات 5 هەتا 9 پێنجتان و لەبەر ئەوە نییە کە گەنجان لەو کاتەیە تایمیان فریە بێ لەوانەیە دەوامیان هەبێ کاریان هەبێ دەوامیان هەیە ئەو دەرچوونیان هەیە دەستنەدەرێ دەگەڕێن زیاتر بەس وەختەی باشە هەتا نۆش باشە لە بۆی نەستنە دەرویان تووشی زغڵەتەکیش نەبی وەختەی باشە زۆر چاکە شیلان خان پێت باشە کە گەنجان پێش ئەوەی کە ڕاضەی لەش جوانی بکەن نان بخۆن یاخود نان نەخۆن نان خواردن نا بەس ئەبێ شتێ بخۆن کە تۆزێ تااقەتیان پێبدا بتوانن ڕاضەکەیان بە مزبوطی بڕۆنە پێش نان بێت ئێستا نان خواردن کە نا بەس شتێکی پرۆتەیندار مۆزێ بێ خورما بێ شیر بێت ئەو شتانە ئەتوانن بخۆن هەم تااقەتیان هەیە هەم زەرێک نییە بۆ جسمیان هەم ڕێزەکەیشان بۆ هەردوو لایەن وایە ئەوانی کەیان کێشیان دابەزن وانی کەیان گرنگی ئەوەیە کە تۆ تااقەتت بێ بتوانانی ڕێزەکەت بە مزبوطی تەواوکەی ئەگەریش لاواز بی دیسان هەر ئەبێت تۆزە تااقەتت بێ ئەوەیەکیش کە قەڵەوە دیسان نەبێت تۆزە تااقەتی بە بۆیە کە چۆریەکانی بسووتێ کار ڕانتۆوت لەبەر زعیفی یاریم کردووە ماشەڵڵا ئێستا بەڵێ بەرنامەی ڕۆژانە چییە بۆ خواردن لە چ کاتێکا یاریەکەی خۆم دەوری کاتژمێر 4 بۆ 5 یاری دەکەم بەڵێ بەیانیان ڕێژە ژەمەکان دیاری کراوە 5 بۆ 6 ژەمتەیە هەمویان لە چەوری دوورن نشێنیشت نییە ئەوانێ وەردەگری پرۆتینی سروشتیە کاربۆیدراتە کە پێک لە برنج و پەتاتە و نان و ئەوانە لە شۆفان و ڤیتامینەکان دەتوان بە میوە وەریگریت یاخود بە کەپسول دکتۆرە زان بە مەڵتی ڤیتامین دەتوانانی وەریگریت و ئەو ڕوونانە دەتوان وێربی لە ئەڤۆکادۆ هەیە لە ئۆمێگا 3 هەیە لە ڕوونی ماسی هەیە ئەوانە هەم بە شێوەیەکی دیاریکرا وەریدەگریت و بەپێی کات ئامانجەکە من ئەو پرسیارەشت دەکەم لە ئێستاکە هێلکە گرام بۆ ڕۆژی چەند هێلکە ئاخۆی 8 تا 10 اقتصادی بە تۆزێ ئەخر هێلکە گرام بووە باش کاک ڕەهەن خۆت پێم بڵێ لەگەڵ کار و ئیشی ڕۆژانی خۆتە توانیوتە کە مەسەلەن تەوازنێ بێڵی تۆ لەو کاتێک کە وەرزشەکەیت و لەگەڵ ژیانی تایبەتی خۆت ئەگەر ئامانجت هەبی دەتوانێت هەر کاتێکت بێ کاتی بۆ تەرخان بەچی ئەم شتە ئەکرێت بە بەرنامە ئەکرێت ئێتەمە هەموو شتێک بەرنامەی بۆ دانێت دەتوانی بیکەی باش بەڵام هەیە لەوانێ ئیشوکاری هەبێ وەکو مامۆستا دیار باسیەکە زۆربەی کوردی ئێمە و گەنجی ئێمە لە ئێوارانە ینی فرین دەتوانێت وەختی کافتریا و یان دەرێت بە قاعەوەکەی بەس نابێتە هەوڵەکە شتێک بی ئەمانز شتێک بی ئەتوانی کاتەشی تەرخانکەی ئەگەر مەبەستە شتێک مەبەستت بی بتەوێت دەتوانی ساعتە چلۆدانێ دڵنیاییەوە ئێستاش دوبارە ڕای کۆمەڵی گەنجمان وەرگرتووە لەسەر ئەوەی کە ئایا یاری لەش جوانی بۆتە کللتور لە ناو گەنجانی ئێمەیە با بزانین ڕای گەنجەکانمان چییە. ئەبێ هەر لە سەرەتاوە بدایک و باوانکە مناڵەکانیان فێرکەن کە حەزیان بۆ وەرزش هەبێ هەم بۆ تەندروستی خۆیان هەم بۆی لە دوا ڕۆژا تووشی تەندروستێکی ناوتاو نەبن یاخود کێشیان ئەوە نەبێت کە ڕووکەنە یاریەکان کە بتوانن زۆر خۆیان ماندووکەن خۆیان هیلاکەن هەتا کێشیان دابەزێن و تەندروستیان باش ببێت. بۆ ئەوەی زیاتر بتوانین ئەم وەرزشە بناسێنین بە خەڵک پێویستە ئێمە لە ڕێی سۆسیال میدیاوە زیاتر ڕێنمایی بڵاوکردنەوە و زیاتر وا لە خەڵک بکەین ئەم وەرزشەی خۆش بوێت و بۆ ئەوەی ئەوانەی کە نایکەن ئەوانیش چاو لە ئەوانی تر بکەن کە بەردەوام. وەرزشەکە هەم سوودی هەیە ئەگەر ببێ بە کەلتور هەم لە ناحیەی تەندروستیشەوە باشترە هەموو کەسێ سوودی لێ وەرەگرێ ئەو کاتە هەموو کەسە بێ بە پزیشکی خۆی ناچێتە لای پزیشک. ئەتوانین لە ڕێگەی سۆشیال میدیاوە یا ئەوانەی ئەو هاوڕێیانەی کە یاریەکان وەرزشەکان
لە ڕێگەی ئەوانەوەکو تەرجیعکردنێک کە هانیان بدەن بێنە ناو وەرزشەوە بەڵام یەک خاڵی گرنگەوەیە کە بە بەرداوامی بێت ایجا اولی دویا مروف المدرسه دست بکرد کتابخانه بکته وانگا اجباری یعنی نکمه بری نکر وانگا بول المدرسه مدخواند ورزش پیشوی و وانگا دید تطور گرتن ابد پیتا بینه هاتیه دانان الگوندا دست بکی دم بچیکاتیه هکل بچیکاتیه مروف زوری که فکر کردن تمرین و ریاضه مروف براب داده هنده ده احتمام دانه اوشی و ده دشن یعنی باشته لگم بخت مازن بن ده بکاری نجی دم مازن بنجی وکی من که حالا حاضر بچیکا واسا علمینین کو هرج دست بکو جیانا خو یعنی هرج بچیکاتی واسا رابن گل ریاضه رابن او واسا مثلا وام علمینین وجا چه اجلای قطابخانه و چه مثلا اجلای آیلان و بید واسا وان تیب گهینین کو بزانن ورزش یعنی مفاید ورزش بزانن و بزانن که دوانش نخوشی ها دیر کرده بۆ چوونی ئەو گەنجانەمان بینی بەیواین کە وەرزشکردن و هەموو وەرچە بێ بە کللتور لەگاتی بینینی بۆ چوونی ئەوانە شتێکم بیکەوە کاک دیار ئەڵێن ئەوە بۆ هەر کەسێک ئەچێتە قای ئاسنەوە هەر دوو ڕۆژ سەری سێم ڕۆژی ئاوا ڕۆمەزۆ چیت سوودی لێ بینیوەیان ئەوە هێشتان قەلبی ڕق بۆ نەرم نەبیتە هەفتەکە هاتە ناو ئەو یاریەی تەماشا هەمووی وایە چەند ساڵەکە مەی دەکا ئەوش چاو لەوی دەکات ڕێکباری برن دەکات دەڕۆ ئەڵێن لەناو قاعەکان زۆری وامان هەیە بۆ نۆنە گەر ئاویش بخۆیتەوە پێ دەڵێن ئاو ناخورێتەوە ئێستا بۆ نمونە لە عیپێ مانگە کاتیە لە عیبت کەشمان ێگەمەی دەکات سارەکەت بێتن دەرێت و غەڵەت دەڕۆی کاکە بەخۆی دەفتە مامۆستا زوو ئەو شتانەمان زۆرە لە قاعە لە هەموو قاعەکان هەیە ئەوەش لاینی خۆشی دەوانەیە وەرزشەکە بێ ئەتوانی بەلایانی باشی و خۆشی وەری بگری بەتاکید شلان خانەمە و پرسیارت لێ بکەم ئایا خانمان بە وەرزشی لەش جوانی ئەتوانن بگەن بەو ئەندام و لەشەی کە ئێستا زۆربەی خانمان بەدوایەوەن بەڵێ 100%. ینی بۆ نمونە هەیە تۆم بەست نەشتەرگەری بوو دیمە وانە بەڵێ ینی لە جاتی ئەوەی بچێ نەشتەرگەریەکە بکە بە وەرزش ئەتوانێت بەو لەشە بگە بەڵێ حتمما بەتاکید 100% ئەگەین بۆ شتەکە خوان ئەیانەوێت ئەو کاتە بە ڕاضە بەدەستی هێنێتە پێویست ناکا بە تەجمیل و عملیات و ئەم شتانە کە دوایەوە ئەوارزی هەیە زەرەر و زیانی هەیە بۆ جسم ڕاضەکە هەم جسمت جوانەکە هەم ئەگەی بۆ شتەکە ئەتەوێ هەم تووشی مشکیل و نەخۆشی نابی لە داهاتووە بەڵام شتێکە ئەڵێن وەرزش بێوەفایە ئایا وایە؟ بەڵام ئەوە زۆر باوەکڵێن وەرزش وازی لەبێنی و خۆت لێ وایە ئەگەر لێ دووربی لێ دوورە بەس ئاسنیش ڕاضی ئاسین لەش جوانی وەکو هیچ زیارێکی نییە ئەگەر لێ دووربی زۆر لێ دوور زۆرە خزمەتی نەکەی زوو لێ دوور دەکەی دکتۆرە باسی نەشتەرگەری جسم کرا کە هەندێک لە ئافرەتانمان گرنگی پێیان بۆ ئەوەی کە بۆ شوێنێک لە لەشیان جوان بکەن ورگیان یان سنگیان یان هەر شوێنێکی تریان ئەگەر بە وەرزش بیکەی باشتر نییە لە ڕوانگە تەندروستیەکەەوە ئەگەر بۆ نمونە بە نەشتەریگەری بیکەی زیانی هەیە بەڵە بێکمان لەبەرەوەی دەشی مرۆڤ چەند پێ کاتەیە کە بۆ نمونە سنگ لە تەوری و هەروەها ماسوولکەش پێکاتوە ئەگەر تۆ بە وەرزش بیکەی ئەبێتە هۆی گەورەبوونی ماسوولکەکان لەوانەیە ئەو شەیپێکی کە کەسەکە خۆی ئەوێ بەدەستی بهێنێ بەڵام بە ڕێگایەکی تەندروست بەڵام ئەگەر تۆ بڕۆی نەشتەرگەری بکەی ئەوە هەندێک مادەی دروستکراون کە پلیسمنت بەڵێ بەکاردێن کە ئەوانش کاریگەری لەوانەیە کاریگەری کورتخایان و کاریگەری دێشخانی زیانی پێ بەڵێ بەتاکید خۆی هەموو نەشتەرگەریەک هەموو نەشتەرگەریەک ماکی هەیە و وەڵامی پرسیارەکەی دیمەن بەرەبووی کە بەش لە ئافرەتانمان ڕێک ئەو ببینن لە داهاتوە زیانی ئەبێ بۆی بەڵێ بۆ ئەوە خانمەی کایکە بەڵێ باش باشە تۆ کاک دیار پێت وایە کە بەڕاستی زیانی ئەبێ یاخود کەسانێک هاتوون تۆ خانمانیش دێن بۆ لادوێنی ڕاهێنانیان پێیەکەی ئایا کە خانمانێک هاتوون کە لە سەرتاوە بەو ئەنجامە نەگەشتون کە ویستویانەوە چوو بێتن نەشتەرگەریان کردبێ تا تووشی حاڵەتی نەبینێ بەس یاریزانیش هەیە کردیتی بەڵام باش نییە لەوانێت تووشی نەخۆشی بکە واتە یاری شەکات و نەشتەرگەریەکەشی کردووە باشە ئەستا شتێکی تر هەیە کاک دیار پێڵەن کۆرسی ئۆنلاین هەندێک کەسێکە کاتیان نییە بێنە هەڵەورشیەکانەوە ڕێنمایی لە ئێوەمانە وەرەگرن ئەوە تا چەند بۆ بەباو و ڕێژێکی باشیە لە ناو گەنجانە بەخوا ئێساش ئەو ئۆنلاینە
ڕێژەکە باشە ڕێژەکەی سەبر بەرەوە پێش دەڕوە بەرەو پێشەوە ئەڕوە بزنسی پێ دەکەن زیاتر باشە بەڵام ئاخی کامیان زیاتر سوودی هەیە سوودی وێتی بێ بە خۆت لەناو هۆڵەکەی یاریت بە خۆت یاریەکەی پێ بکەیت باشە کۆرسی ئۆنلاینەکە چۆنە کاربرانەکە تۆ هەنێک بۆ کۆرسی ئۆنلاین دەتوانانی وێنەکەی خۆت بۆ ڕاهێنەرەکە دەنێریت ئەو سەیری دەکات و بۆ دادنێت بەڵام هەتا شتێک بە چای خۆت نەبین بە وێنە باشتر دیار ناکەین ئۆنلاینەکە زیاتر بزنس بەکاردێت نەک ئامانجی هەیە جوان ئەوەی کە دەیبینی ئەوی پیشان نادا تەبیعیەکە بەخۆی بتبینی باشترە بەڵێ کاک ڕەهاند وا بزانە کاک دیار لێرە نیە باشە پرسیارێکی لێکم ژینگی هەوڵەوەرشیەکان چۆنە چونکە ئەوەندەی کە بۆ چوون ماوەرگرتی بێ پێماوترابێ یەک دوو کەسێک بۆ چوونیان هەبوو کە باش نییە یاخود تووشی کێشە و گرفت بوون هەندێک لە هۆڵەکان و باز دەوەش کراوکە لە هەندێک لە هۆڵەکان تەندروستی ژنین تۆ بۆ ئەمە ئەڵێکی هەڵبژاردننی هۆڵ بەدەستە خۆتە هەندێک هۆڵمان هیچ مەرجە تەندروستیتانی وەک بوون منە داری تێدانێەوە ناتوانێت هیچ ئۆکسیجین نەگوەک لێدان ئۆکسیدی کاربۆن زیاتر یان هیچ مەرجی تەندروستی تێدان نەبیت بۆ سەحەتی خۆش خراپە لە زیاتی ئەوەی ریاضە بکەیت ڕێنمای منش ئەوەیە بچی هەر هۆڵەکی پێش هەموو ینی دەمبڵ و ئاسنەکان سەیری دار و درختینا هۆڵەکە بکەیت چەند دار و درخت زیاتر بێت تەندروستێکی باشتر لە هۆڵی بەدی دەکرێت زۆر چاکە شیلان خان تا چەند گرنگە هۆڵە وەرزشیەکان مەرجەکانی تەندروستی تایە بێت زۆر گرنگە تۆ بێزار نابی شتانێکە لەوێ یەتوانی و مەزبوطی استفادەیان لێ بکەیت بەکاری بینی بەس کە تۆ ئەڕۆیتە هۆڵێک ڕیادەست بە ڕاضەکەی ببینی ئەو شتانێک کە تۆ ئەتەوێ لەوێ نییە دکتۆرخان ئەو مەرجە تەندروستیانە چین کە بێت لە هۆڵێکی لە هۆڵێکە هەبێ کە یاری لە جوانی تیاکرێت بێگومان باکوخاوێنی مەرجێکی گرنگە لە هۆڵەکە بۆ نمونە ئەو ئەمەرانی کە بەکاردێن ڕۆژانە چەندەها کەس وەرزشەکات لەسەری پێویستە پاک بکرێتەوە بەڵە باسی ئەوە شەکەم هەروە ژینگەی هەوا گۆڕکەی هەبێ بۆ نمونەت ڕۆژانە بڵین پەنجەرە و جامی بکرێتەوە هەتا هەواکەی بگۆڕێ و سارد و گەرمێکی هەبێت کە بپێی ینی بارودۆخی وەرزشکردنەکە بگونجێت وەکو کاک ڕەهەندیش ئاماژەی پێکرد هەبوونی دار و درختی سروشتی باش کەسێک نەخۆشی گواستراوی هەبێت زیانی نابێتە هۆڵی وەرزشیەکان ئەو نەخۆشیانەی کە بە هەناسە ئەگوازرێنەوە کاری سەرەکی ئەو نەخۆشیانەش کە بە کۆنتاکت ئەگوازرێنەوە ئەوانیش زیانی بەکارانی خاڵی کەسە و شتی خۆی کاک دیار کاتێک کە کەس گەنجێک دێتە لای ئێوە سەرتا دەست بە وەرزشکردنەکە ئایا لێ پرسن کە هیچ نەخۆشیێکی هەیە وەکو ئێستا دکتۆرە باسی کرد کە لەوانەیە ئەو نەخۆشیانی کە ئەگوازرێتەوە و ئەو شتانە یاریزان دێتن تو پێشەم شتەشی پرسیار لێ دەکەی نەخۆشی تێ نەخۆشی درێژ خایەنە دنیا یان ئەمەلیاتی یان شکان و شتت هەیە ئەو پرسیارانە لێ دەکرێت باشە من یەم و نەخۆشیێکی شم هەیە و بە تۆژ ناڵێم لە حاڵە کاتە خۆ زەرمەندێک خۆم زەرەکەم ئەیسەرم نابێت باڵێ بۆ دەروبەرەکەم بە تاکیت باشە کەواتە دکتۆرەخان گرنگ نییە عنی بە پشکنین خەڵک وەری بژیرێت ئەو هۆڵی وەرزشەکان و ئەو شوێنانی کە مەلەوانگەکانیش بەتایبەت زۆر تا چەند هەستەکەی مەرجی تەندروستیان هەیە وڵا بڕۆناکەم زۆر هەبێت باش هەندێک شوێن ڕەنگە هەبێت بە زۆربەی شوێنەکان نیانە پێشەوەی بڕۆیتە ئەو شوێنانە ئەبێ هەندێک تست هەیە ئەبێ بکرێت ئەو تستانی کە بۆ نەخۆشە گوازراوەکان ئەگەر ئەو مەرجانێتیانە بوو نابێت وەربگیرێ ئەو کەس زۆر چاکە شیلان خان کەسێکە گەنجێکە بڵێن بۆ ماوەیی بوونیەیان ئەڵێن ئەو ئایلێ بوونیەیان زعیفە یاخود بوونیەیان قەڵەوە ئایا بە وەرزشکردن ئەتوانێت ئەو جسمە بەدەست بێنە کە خۆی ئەوێ تۆزێت تاخیرتر چۆن ژەنێتیکە ئەرسیەتیە کە ناگۆڕێت بەس بە ڕاضە تۆزی سەبرت بێت و بەردەوام بی لەسەریت و ئەگۆڕێت بۆ نمونە کەسێکە بە ئایلی مەسان هەمویان وەزنیان زۆر بێ ئەتوانێت بە ڕاضەکردن خۆی دابەزێنێ ئێستامە یاریزانمان هەیە لێرکانە بە ئایلە قەڵەون سێ براناتینە لە 170 کیلو ئێستا 112 کیلو 8 مانگە یاری دەکە سوودیان لێ بینی سوودی زۆر کاتی زیاتریان ویستووە کاتی زیاتری دەوێت باش با من کاگڕەن لە تۆ دەست پێ بکەم و باسی کۆمەڵشتمان کرد لەبارەی سوود و چۆن گەنجە سوودی لێبینێ چۆن وا بکەین وەرزشی لە جوانی بکەین بە کللتور هەندێک سوودم پێ بڵێ بۆیە کە ئێستا گەنجێک تۆ ئەبینێ بەڕاستی قسەکانی تۆ بە هەند وەربگرێ و بێ وەرزشکە زیاتر پێش هەموو شتێک لەوانە جوانی جسمەکە سەرنج کابرا ڕاکێشی ینی کە تۆ کاتێک جسمت جوان بوو کابرەتەم شاد دەکا دەتوانین لێوەکو دەفع ئەگوایە کابرا دەفع دەبی دەلێ و جسمی وها جوانەوە بێجگەلەوی دەتوانی تەمشای ڕۆژانە دەکات و تەندروستی و یانی چالاکتر دیاری لە هەموو ئەوانێت کە لەناو یانی دەورەوە پشتت دەبینن
کە تو تا هەردێکی ئەکتیڤیت زیاتر بوو کابرا چاو لە تو دەکات وایە کە ئەکتیڤاتە زیاتر بۆ ئەوش چاو دەکات کەسایی لە تۆ کردووە هاوڕێت هەبوو بەهۆی تۆوە هات بێت زۆر بگرە زۆریش بۆ هاوڕێکات ڕوون کردوەوە کە وەرزش چ سوودێکی سەرەتا دکتۆرەکان بەر لە دکتۆرەکان زۆر کەس یاری لە جوان بەشتە خراپ پێ دەگات هەر بڵێ یاری لە جوانی بۆ برە بەشتەی خراپ سێرەکەنەوە لە ڕۆنگی منەوە نانازان لە کۆنا زۆربەی دکتۆرەکان بڵێ یاری لە جوانی ڕاز پەنا دەباتە بەر هۆرمۆنات پرۆتینات یاریەکە لە پێش چاو کەسەکە دەیەخی زۆر چاکە شیلان خان تۆ پێت باشە کە چی بکەین بۆ ئەوەی کە یاری لە جوانی ببێتە کللتور لە ناو گەنجەکانمانە سوودێکمان پێ بڵێ دووشت بڵێ بۆی کە دوو خانم ێستا گویان لە تۆیە لێرە ئەو بینن بۆی قەنەعەتیان پێ بکە بێن وەرزشکەن خانمەکان ئەگەر ئەوانەیە کە ئەیانەوێت جسمیان جوان بێت جسمیان ڕێک بێت لە ئایندیانە لە داهاتوویانە تووشی مشکیل و نەخۆشی نەبن تووشی ئازار و ئەزیەت نەبن ئێستا گەنجی جوانی نازانی هەستی پێ ناکەی کە تەمەنە ڕواتە سی بەرۆسەر ئەو کاتە دەزانی کە پێویستت بە جسمێکی باشترە ئەگەر لە جوانی و دەست پێ بکەی ئەگەر لە تەمەنێکی کەمەوە دەست پێ بکەی ئەو کاتە کە ئەبێ بە 30 ساڵ و زۆر فەرقت هەیە لەگەڵ ئەوانەیە کە لە بەرامبەرت ڕێزاکەن و ئەبینی کە تەمەنیان ڕاو تەمەنتوە دەست خۆشی لاخان کاک دیار کە هاتین بۆ ئێرە سەرقاڵی ئامادەکاری بوون یاریزانێکمان بینی خاوەن پێداویستی تایبەت بوو بەڕاستی جێگەی دڵخۆشیش بوو ئەوە تا چەند گرنگە خاوەن پێداویستی تایبەتەکانیش وەرزش بکەن تۆ چ پەیامێکە هەیە بۆیان بۆ ئەوەی کە شەرم نەکەن و بێنە هۆڵەکانی وەرزش شەوانی ئەوانیش وەرزش بکەن ئەمە یاریزانمان هەیە ئێستا بەڵێ زۆر ینی زۆر دلمان پێ خۆشەکە دە یاری دەکاوە هەروەها زۆر باشیش بووە کێشی دابەزاندیا و ئەوانی لە ماڵەوەشن چاوەڕێ نەکەن یعنی سەرمانێتی کە وەرزش بۆ هەمووان بۆ هەمووانە بۆ هەمووان وەکویەکە ئەوەی لە ماڵەوە شەبادانە نوشی ڕوو لە سنتەرەکان بکە کەسێک بێت ئێوە بە شێوازێک مامەڵی لەگەڵ بە شێوازێکی زۆر باش لەگەڵی دەبین زۆر باش دکتۆرانەوە ئایا کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە ڕووی تەندروستیەوە زیانی نییە بۆیان کە بێن لێرە وەرزش بکەن واتە یاری لە جوانی بکەن بەڵێ بێگومان خاوەن پێداویستی تایبەتەکان زۆری زۆرە ینی ناتوانین ئێمە بڵێن هەمویان ئەتوان وەرزش بکەن یا هەمویان ناتوان وەرزش بکەن بکەی زۆری نەخۆشیەکە ینی ئەو کەسان ناتوان پزیشکی پسپۆر بۆیان دیاری بکە کە تۆ ئەتوانین چ وەرزشێک بکەی چ وەرزشێک نەکەی و حتمما ئەوەش کاریگەری ئەرێنی بەسەر لاوین دەرونی ئەو کەسەشەوە بێت باشە دکتۆرە خان هەموو مرۆڤێک لە تەمەنی چەند ساڵیەوە پێویستە وەرزشی لە ژڕێکی بکە لە ژڕێکی بەڵێ جی بەڕای من مەرج نییە هەموو کەسێک وەرزشی فتنس بکات لە چ تەمەنێک گونجاوە ببێ بە چەند ساڵ ئەنجا دەست بکات بۆ وەرزشە باشترە دوای 18 ساڵ بێ ئەگەر بێوێت لەبەرەوەی پێش 18 ساڵی جسمی ینی لەشی ئەو کەسە کامل نەبووە هێش لەوانەیە لە زۆر ڕۆوە کەم و کورتی یان نەقسی ڤایتامین و کانزاکان و نەقسی خۆراکی بۆ دروست ببێت و هەندێک کەسمان بینیوە کە لە تەمەنێکی زۆر دەستیان بە هەندێک وەرزش کردووە و یان خۆراکی ناتەندروستیان خواردووە تووشی ڕوتانەوەی قش کەمی ڤایتامینەکان یان کورتی لە باڵا هەیە ینی باڵیان لە هاوتەمەنەکانی خۆیان کورتتر بووە کەم بوونەوەی بەرگری لەش لایانی دەرونیان زوو هەڵچوون ینی هەموو شتێک لە تەمەنەکە بکرێت کە ئەو کەسە کامل بوو بێت اینجا بەڵام بەڕای من وەرزشکردن بەس لە فتنس نبینم ینی ڕۆشتن یاری وەرزشەکانی تر بەڵێ مەلەکردن ئەوانش هەمووی سوودی خۆیان هەیە زۆر چاکە شیلان خان ئێوە کە گەنجێک یاخود کەسێک دێ بۆلاتان بۆەوەی دەست بکە بە یاری لەش جوانی لە چ تەمەنێکەوە وەری ئەگرن واتە کەسێکی 13 ساڵ بێ 12 ساڵ بێ ئێوە وەریەگرن بۆ ئەوەی کە ئەو یاریە دەست پێ بکە بەس وەکو ئەوانەی تر نا واتە جیاوازەکەی چییە؟ جیاوازی ئەوەیە بێ تەمرینی زۆر کەمتر بێت وەزن قورسی لێ نادات شتێکی بە خەفیفی بەس لەبەرەوەی کە ئەی بەکارهێنانی سەپلمنت موادی واتە وەکو پرۆتین ناتوانێت بەکاری ناێنێت تا 18 بەرۆسەر باش هیچ پێوەرێکتان هەیە کاک دیار بۆی کە گەنجێک بێ بۆ ئێرە بڵێن لەبەرێککە ئەو نە ساڵی وەرتەگرینیا وەرە ناگرین چەند ساڵی ینی بەڵێ تەمەنیان چەندێک کێشەنی هیچ کێشەتان نییە باش بەڵام لەسەری هەفتەی بی باشە زۆر چاکە کاکڕان تۆ لە تەمەنی چەند ساڵی ئەو دەست وەرزشەکرد بەڵام خۆی یاری لە جوانی بۆ دەڵێن دوای هەژدا لە چاردە ینی 14 15 ئێج هیومن گرۆث هۆرمۆن دەست پێ دەکات
ئەو کەسە لە گەشەکردندا دەبێت بەردەوامی بۆیە تو یاری لە جوانی لەسەر بکەی زیاتر زەختەکە دەکەوتە سەر کەسەکە لەوانێ زیانی پێ بگەوە دکتۆرە زیاتر لەو شتانە شارێت ئێسکەکانی گرۆت پلیتری پیاڵن دەستان خۆش بێت دیارە نەمازای لەگەڵ دیمە چۆن بەرنامە تەواو بوو کە تەندروستی ئەوە باش بێت و گەنجانیشمان گرنگی بە کلتورکردنی لەشێکی جوان و وەرزش بدەن ئەمە لە کۆتایە دوایین پەیامان ماوە ئەمانەوەی لە ئێوە دوایین بۆ چوونی خۆتان لەبارەی دانیشتەکەی ئەم ڕۆمان و گفتوگۆکان و تەوەری ئەم ڕۆمان بخەنە ڕوو زۆر خۆشحاڵبووین بەخێر بێت بەخێر پزیشکێک بەشداریم لەم بەرنمەیە کرد هیوادارم بەرنمەکەمان سوودێکی گەیاندە بێ بە ئێوەی گەنج و هەروەها بوو بێتە هۆکارێک بۆ هاندانی گەنجەکانمان بۆ ڕووکردن لە وەرزش و هەروەها باڵانسێک لە بینی خۆراک و جوڵەی ڕۆژانەی لەشمە بەخۆڕایەنەرەشی لەش جوانی هیوامایە هەموو گەنجێک ڕوو لە وەرزشکردن بکە بۆ سەلامەتی و لەشجوانی و لەژڕێشی وەکو ڕاهێنەرێکی لەشجوانی هیوادار مستفادەتان لەم بەرنامە بردوێت و ئافرەتان زیاتر ڕوو بکەن لە وەرزش و لەشجوانی هیوادارم سوودی تاوتە لە پرۆگرامە بینی بێت و هەر گەنجێک لە شینارێک و یاخود لاوەزە لە ڕێگە ئەم بەرنامەوە هەر ئێستا دەست بکە بە وەرزشکردن